سیما. وا هەستەکەم بە تەنیا لە من ئەڕوانی، جگە لە من کەس نابینێت چاوەکانت. وا ئەزانم هەر بۆ من خەنداکەیت و هەر بە تەنیا تاسەی منە قوڵپی گیانت. ئەو جوانیەی من لە ڕوخسار تا ئەیبینم جوانیەکی تەنیا و تاکە، کە سێتەکەم پڕپڕ ئەبن لە سیمای تۆ، وەرە چاوم تەماشاکە. ئێمە تەنیا چاوەکانمان ئاشنای یەک بوون و بە شەرمەوە یەکان گیر بوون. ئەی پێم ناڵێیت بۆ وا سەختە و ئەم گرێنێ لە تۆ دوور بوون؟ ئەو دەمانەی کە تۆم بینی وەکو ئێستا نیان نەبووی، لەبەر چاوم چەشنی وێنەکە جوان نەبووی. نازانم من شەرمم ئەکرد پڕ بە دڵم لێت بڕوانم، یا تۆ ڕێت لە خۆت گرتە بوو بە تەواوی داگیری کەیت چاوەکانم. ئەو سەودایی لە تەماشا تایی بینم، هەمیشەوا بە شوێنمەوە. ئاخر شۆڕێ هێندە عشقت سووتاندومی، نیگاکانت بخوێنمەوە.